ئەوەی کە ئێستا بینیمانە لەم دوو ڕۆژەیە هێشتاکە ینی کەشوهەوایەکی ئارامە بەڕاستی و هیوادارین ئەو دوو ڕۆژە کە ئێستا کەشوهەواکە دەستی پێکردووە بەم جۆرە ئارامیە لە پڕوپاکەندەی هەڵبژاردن بڕوات تا ئێستاکە لەم دوو ڕۆژەیە ینی جگە لە بابەتی چەند پێشێلکاریە کە پەیوەندی هەیە بە پێشێلکردنی ڕێنمایەکانی شارەوانیەکان کە لە چوارچێوەی ڕێنمایە کارپێکراوەکانی کۆمیسیۆنە ڕووداوی ترمانیە ئەوەی پەیوەندی بۆ ئامێرەشەوەیە ئەوە لە هەموو عێراقا بە شێوەیەکی مەرکەزی لەگەڵ یەکێک لە کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان گرێبەست کراوە کە بە شێوازێکی هونەری ڕێکوپێک گەرانتی سەرکەوتنی ئامێرەکە بکات. بەڵام دەربارەی ئەوەی کە گریمانە بکەیت ئەوە بابەتێکە کە بەڕاستی من ناتوانم وەکو پسپۆڕێکی ئایتی جواب ببەمەوە بڵێم دیارە وڵات ئەوە لە توانای خەڵکو و کەسی ئاسایی نییە. ینی پرۆسەی ئەم سیستەمە پرۆسەیەک نییە تاکە کەس بتوانێت هاچی بکات. سیستەمێکی زۆر لەوە گەورەترە کە وەک تاکە کەس بتوانێت هاچی بکات.